خوای بەخشندە و میهرەبان سڵاو قوتابیانی خۆشەویست لە کەرتەکانی پێشتر بیردۆزەکانمان کەین بیردۆزی ترش و تفتەکان بیردۆزی ئەرینیۆس بیردۆزی بڕۆنشتلۆری بیردۆزی لویس دەربارەی ترش و تفتەکان ئێستا لە ئاخر کەرت لەو بەندەی کەرتی سێەم باسی کالێکەکانی ترش و تفت لەگەر هاوڵەکان دەکاتن مەبەسمان چیە لە هاوڵتفت مەبەسمان چیە لە هاوڵترش یعنی پێشتر ئەمە لە کالێکەکان مادەی کالێک کردومان دیاری دەکرد بۆ نمونە دەمانگۆوە ترشە ئەوە تفتە بۆ نمونە ترشی ئەرینیۆس یان ترشی بڕۆنشتلۆریە یان ترشی لویسە تفتی ئەرینیۆسە ترشی بڕۆنشتلۆریە ترشی لویسە ئێستا دەبی بەرهەمیش دیاری بکەین کە دەڵێن بەرهەم واتە هاوڵ دەبی هاوڵەکانیش دیاری بکەین یعنی وشەی هاوڵ تایبەتە بە چێن دەر تایبەتە بە بەرهەم پێشەوەی بچینە سا ئەو کارلێکانە با بزانین مەبەسمان چیە لە هاوڵتفت هەروە هاوڵترش طبعا لێکدانەوەشی وەکو پرسیار نووسیتمان لێرە ئیشمان بە بیردۆزی بڕۆنشتلۆریە ئەرینیۆسمان ناوێ لویسیشمان ناوێ بڕۆنشتلۆریمان دەوێت بڕۆنشتلۆری وەکو بەبیرهێنانەوە دەیگۆ ترش چییە پرۆتۆن بەخشە گرد یان ئایۆنێکی پرۆتۆن بەخشە تفت چییە پرۆتۆن وەرگرە گرد یان ئایۆنێکی پرۆتۆن وەرگرە مەبەسمان چیە لە هاوڵتفت مەبەسمان چیە لە هاوڵترش هاوڵتفت چیە دەرێن بریتە لە ترشی بڕۆنشتلۆری پاش بەخشینی پرۆتۆنێک هاوڵتفت مامۆستا بریتە لە ترشی بڕۆنشتلۆری پاش بەخشینی پرۆتۆنێک هاوڵتفت یعنی ترش هاوڵتفت واتە ترشی بڕۆنشتلۆری پاش چ بەخشینی پرۆتۆنێک زۆر جاوا دەرینە تەڵەبەی دەرین هاوڵتفت بۆ نمونەوا دەکەین واتە ترشەکەت هەبوو ناقص ئێچەکی بکە ئێچەکی لێ کەم بکە دەبیتە چ دەبیتە هاوڵتفت ئێستا بۆ نمونە هەمامی برین چ HCl مادەی ترشە یەک ئێچی لێ کەمکە دەبیتە چ Cl سالب ئەو Cl سالبە پێی دەرین چ پێی دەرین هاوڵتفت کەواتە مامۆستا هاوڵتفت واتە ترش عەکسی دەکەینەوە پاش بەخشینی پرۆتۆنێک هەیتمان بۆ نمونە دەرین چ H2SO4 ترشە ناقص ئێچەکی بکە دەبیتە چ HSO4 لەبەرەوە ئێچەک ڕۆیشتێ بارگەی سالب دروست دەبی ئەوەش دەبیتە چ دەبیتە هاوڵتفت کەواتە پێناسەکەی بزانە لە ئیمتیحان لۆ دەکاتە هەڵبژاردن هاوڵتفت چییە ترشی بڕۆنشتلۆریە پاش بەخشینی پرۆتۆنێک ترشی بڕۆنشتلۆریە پاش وەرگرتنی پرۆتۆنێک تفتی بڕۆنشتلۆریە پاش وەرگرتنی پرۆتۆنێک تفتی بڕۆنشتلۆریە پاش بەخشینی پرۆتۆنێک نەخێر مامۆستا هاوڵتفت یعنی ترش بە پێی بڕۆنشتلۆریش ترش چ دەکا پرۆتۆن دەبەخشێت ئەوە پێی دەرین هاوڵتفت ئەدی هاوڵترش چییە هاوڵترش یعنی تفت هاوڵترش واتە تفتی بڕۆنشتلۆری گوتمان بە پێی بڕۆنشتلۆریە لێکدانەوەکە لەبەرەوەی تفتە یعنی پرۆتۆن وەردەگریت پرۆتۆن چ دەکاتن پرۆتۆن وەردەگری کەواتە مامۆستا هاوڵترش واتە تفت پاش وەرگرتنی چ پاش وەرگرتنی پرۆتۆنێک ئێستا بۆ نمونە هەیتمان دەرین NH3 چییە مامۆستا تفتە پرۆتۆنەکی لۆ زیادکە زائیدەن H دەبیتە چ لەبەرەوەی پرۆتۆنی وەرگرتیە بارگەی موجب زیاد دەبی NH4 موجب ئەو NH4 موجبە پێی دەرین چ پێی دەرین هاوڵترش کەواتە هاوڵترش مامۆستا تفتە پاش ئەوەی پرۆتۆنێک چ دەکاتن پرۆتۆنێک وەردەگریتن هەیتمان بۆ نمونە دەرێم C6H5NH2 ئەنیلین مادەی تفتە زائیدەن H بکە زائیدەن H C6H5NH3 لەبەرەوەی پرۆتۆن چوە بارگەک موجب لۆی زیاد دەبیتن کەواتە دەبیتە چ دەبیتە هاوڵترش یعنی بە کورتی دەرێ مامۆستا هاوڵترش تفتیش پرۆتۆن چ دەکا پرۆتۆن وەردەگری یعنی ما هەر تفتێکمان هەبوو زیاتر مەبەسمان تفتە لاوازەکانە چونکە بڕۆنشتلۆری باسی بەهێزی نەکردبوو پرۆتۆنەکی لۆ زیاد بکە دەبیتە چ دەبیتە هاوڵترش وەکو تازە باسمان کرد گوتمان ئەو بیردۆزە چیە کە باسی کالێکەکانی ترش تفت هاوڵەکان دەکاتن مامۆستا بیردۆزی بڕۆنشتلۆری بەکاردێ بۆ لێکدانەوەی کالێکەکانی ترش تفت هەروها لەگەر چێ لەگەر هاوڵەکان کە هەیتمان هەندێک هاوکێشەمان نووسیە ئەگە بین ترش و تفت لەگەر هاوڵەکان دیاری بکەین ئێستا دەرین HF زائیدەن H2O پرۆتۆنەشی دایتە ئاوەکەی بوویتە چ H2O موجب زائیدەن F سالب ئەو HF پێی دەرین چ پێی دەرین ترشی بڕۆنشتلۆری وەکو بەبیرهێنانەوە دەمانگۆ ئەگە ترشەکان لەگەر ئاو بوو طبعاً بە پێی هەر سێ بیردۆز دەبیتە ترش بەس ئەمە لێرە ئیشمان بە بڕۆنشتلۆریە ترشی بڕۆنشتلۆریە لەبەرەوەی پرۆتۆنی بەخشیە ئەمزانە HF هاوڵەکەی بوویتە چ بوویتە F سالب
هەروەها گوتمان دەبیتە ترشی ئەلینۆز لەبەرەوەی لەگەر ئاوەیان برێن HTO موجەبمان هەیە کە بووە ئەو دوو ترشە کەواتە دەبیتە ترشی چ دەبیتە ترشی لیویسیش کەواتە HF هاوڵەکەی چییە مامۆستا هاوڵەکەی F سالبە پێی دەرین چ پێی دەرین هاوڵ تفت بزانە F سالب هاوڵ تفتە لە چ وەرمانگرتێ لە HF دەمانگۆ هاوڵ تفت ترشە بەس پرۆتۆنەکی کەمترە یعنی جیاوازی نێوان ترش لەگەر هاوڵەکەی یان برین هاوڵ تفت لەگەر ترشەکە پرۆتۆنەکی چییە پرۆتۆنەکی لە ترشەکە کەمترە کەواتە لێرە فەرقی لەگە پێشەوە چ بوو مادەی کالێک کردو لەگەر مادەی بەرەماتوو دەبی هەردووچی دیاری بکەیت بزانین H2O چیە H2O لەو کالێکەی لەبەرەوەی پرۆتۆنی وەرگرتێ پێی دەرین چ پێی دەرین تفتی برۆنشتت لۆری هاوڵەکەی مامۆستا دەبیتە H3O موجب لەبەر ئەوەی ئەوە تفت بۆ ئەوی دەکەیت چ دەکەیت ترش مامۆستا ترش یان برین هاوڵ ترش ئاگادار بە دەتوانین بری هاوڵ تفت یان وشەی تفت بەکاربینین احتیادیە مامۆستا تفت دەتوانین برین هاوڵ ترش یان وشەی ترش بەکاربین یعنی هاوڵ ترش هەمان ڕەوشی ترشەکەی هەیە ئەو کالێکە کاتێک کە پێچەوانە دەبیتەوە HTO موجب پرۆتۆن دەبەخشی کە پرۆتۆن دەبەخشی یعنی ترشە F سالب پرۆتۆن وەردەگری کە وەردەگری یعنی چیە یعنی دەبیتە تفتەکە کەواتە ئێستا لەو کالێکانە مادەی کالێک کرد و هەروەها مادەی بەرهەماتووشمان دیاری کرد دوای دێنە سەری ئەو کالێکانە پێیان دەرین هاوڵ زووت لۆ پێیان دەرین هاوڵ زووت چونکە دوو جووتمان هەیە زانە جووتێک ترش هەروەها جووتێک چ جووتێک تفت یان ئەگەر بین هاوڵەکان دیاری بکەین ئەرێ لەو کالێکە هاوڵەکانمان چییە مامۆستا HF لەگەر F سالب هاوڵن هەروەها مامۆستا H2O لەگەر H3O موجب چنە هاوڵن زانە ئەوە هاوڵەکانمیان دیاری کرد لەو کالێکە کالێکی بنەوە بە هەمان شێوە ترشەکماندانە وزارە ترشەکە بەهێزە HCl زائدەن H2O دەبیتە H3O موجب زائدەن Cl سالب HCl ئەلێرە چییە مامۆستا مادەکی ترشە پێی دەرین ترشی برۆنشتت لۆری بۆتم ئیشم بە بیردۆزەکانی تر نییە هاوڵەکەی دەبیتە چ کە دەرێم هاوڵ یەکسەر تەمەشای بەرهەم دەکەی مامۆستا Cl سالب دەبیتە هاوڵ پێی دەرین هاوڵ تفت لەبەر ئەوەی لە ترشی وەرگیرایە عکسی دەکەینەوە مامۆستا دەبیتە هاوڵ تفت ئەوجا دوای دێنە سەری هێزەکانیش عکس دەکەیەوە ترشت کردە تفت HCl لەبەرەوەی بەهێزە ئەوەی دەکەیت چ دەکەیت لاواز یعنی هەرچەندە ترشەکە بەهێزتر بیت هاوڵ تفتەکەی چی لێ دێت لاوازتر دەبی وەکو پرسیار نووسیتمان دوای تەمەشای دەکەین یان لێرە ترشەکە لاوازە کەواتە هاوڵ تفتەکەی دەبیتە چ هاوڵ تفتەکەی دەبیتە بەهێز کەواتەوە ترش لەگەر هاوڵەکەمان دیاری کرد یعنی ئەوەی ترمایە دەبیتە تفت لەگەر چ لەگەر هاوڵ ترش یعنی H2O لێرە دووبارە مامۆستا پێی دەرین چ تفتی برۆنشتت لۆری لۆ تفتی برۆنشتت لۆریە مامۆستا لەبەرەوەی پرۆتۆنی وەرگرتیە لەبەرەوەی ناوت لێ ناتفت کەواتەوە دەبیتە چ دەبیتە هاوڵ ترش دووبارە لێرە هاوڵەکان مامۆستا ئەو دووە هاوڵن لەگەر یەکتر هەروەها HCl لەگە Cl سالبیش دەبیتە چ دەبیتە هاوڵ ئەوە بەنسبەت ئەو کالێکانە دیاریکردنی ترش تفت هەروەها لەگە چ لەگەر هاوڵەکان کە هەمان بوو ئەگەر تەمەشای بکەین لە بنەوەش هاوکێشەی ترمان هەیە بەڵام ئەو هاوکێشە بوویتە چ بوویتە تفت فەرقی نییە NH3 زائدەن H2O دەبیتە NH موجب زائدەن OH سالب هاوکێشەی گرنگە دائیمە لە امتحانی وزاری دێتەوە پرسیاری لەسا دروست دەکاتن ئێستا ئەلێرە هەیتمان بۆ نمونە دووبارە NH3 مامۆستا پێی دەرین چ پێی دەرین تفتی برۆنشتت لۆری لۆ تفتی برۆنشتت لۆریە مامۆستا لەبەرەوەی پرۆتۆنی وەرگرتێ بزانە هاوڵەکەی مامۆستا NH موجبە لەبەرەوەی ناومان لێ ناتفتەوە پێی دەرین چ پێی دەرین هاوڵ ترش H2O لەو کارلێکەی بوویتە چ ئەو جارە بوویتە ترش H2O بوویتە ترش لۆ بوویتە ترش لەبەرەوەی پرۆتۆنی بەخشیە H2O پێی دەرین چ پێی دەرین ترشی برۆنشتت لۆری هاوڵەکەی گوتمان OH سالبە پێی دەرین چ پێی دەرین هاوڵ تفت ئاگادار بە گوتمان هاوڵ تفت یان تفت لەبەرەوەی هەمان ڕەوشی تفتیەیە هاوڵ ترش یان پێی دەرین چ پێی دەرین ترش کەواتە ئەگەر هاوڵەکانی ئەو کالێکەش بنووسین دەنووسین مامۆستا H2O OH سالب NH4 موجب ئەوانە پێیان دەرین چ پێیان دەرین هاوڵ زووت
وەکو گوتمان ئەو کالێکانە پێیان دەرین هاوڵ جووت لۆ پێیان دەرین هاوڵ جووت لەبەرەوەی دوو جووتمان هەیە جووتەک ترشمان هەیە هەروەها جووتەک چمان هەیە جووتەک تفتمان هەیە ئامزانە ترشەکە هەروەها تفتەکە ئەوە تاکە هایتمان ئەوە بەنسبەت پێشەکێک لەسەر چ هاوڵترش هەروەها هاوڵ تفت زە پێناسەکان وەکو لەسەری باسمان کرد لە ئیمتیحانی وزاری کرایتە هەڵبژاردن وەکو لێرە نووسمان دەرێ هاوڵترش ئەو مادەیە کە دەرێ هاوڵترش ئەو مادەیە یعنی چێ مامۆستا یعنی تفت یعنی تفت هاوڵترش ئەو مادەیە مامۆستا هاوڵترش یعنی تفت عەکسی دەکەیە تفتیش بە پێی برۆنشتلۆری چ دەکا پرۆتۆن وەردەگریت مامۆستا تفتە پاش ئەوەی پرۆتۆن وەردەگریت پاش ئەوەی تفت پرۆتۆن دەدان ئەخێر تفت پرۆتۆن ناداتن ئەو وەڵامەکە نییە بە پرۆتۆن خستنە سەر تفت پەیدا دەبێت بەڵێ مامۆستا هاوڵترش یعنی تفت پاش ئەوەی پرۆتۆن وەردەگریت پاش ئەوەی ترش پرۆتۆنێک دەداتن بە پرۆتۆن خستنە سەر ترش پەیدا دەبیت نەخێر مامۆستا ترش پرۆتۆن وەرناگری یعنی زوو ئەو دووەمان لادا یان ئەوە لەبەرەوەی دەرێ هاوڵترش یعنی تفتە تفتیش چ دەکاتن مامۆستا پرۆتۆن وەردەگریت دووبارە لە بنەوە پێناسەکەی کردیتە هەڵبژاردن مادەیەکە پاش پێشوازی پرۆتۆنێک لەلایەن تفتی بڕۆنشتلۆری لەبەرەوە پێ دەرێت تفتی بڕۆنشتلۆری یعنی چ یعنی هاوڵترش عەکسی بکەوە یەکسەر وەڵامەکە دەردەچی مادەیەکە پاش پێشوازی پرۆتۆنێک لەلایەن تفتی بڕۆنشتلۆری مامۆستا هاوڵترش بریتە لە تفتی بڕۆنشتلۆری پاش وەرگرتنی چێ پاش وەرگرتنی پرۆتۆنێک ئامزانەوە لێرە نووسمان هاوڵترشە چییە مامۆستا تفتی بڕۆنشتلۆریە چی کردیە پرۆتۆنە چی وەرگرتیە کەواتە وەڵامی ڕاست دەبیتە چ دەبیتە لە قەیبی یعنی ئەو پێناسانە بخینەوە لەبەری بکە پرسیارت لەوە دروست دەکاتن شێوەی تر پرسیار لە بنەوە نووسیتمان هەر لەسەر هاوڵەکان هەندێک پرسیاری وزاری تەمەشاکەین ئەو شێوەش گرنگە لە ئیمتیحانی وزاری زۆر پرسیاری لایتەوە پێ دەری هاوڵ زووتم لۆ دیاری بکە وەکو تێبینیەکی خێرا لۆ ناساندن هاوڵ زوو دەبیت جیاوازی نێوانیان یەک پرۆتۆن بیت هاوڵ زوو دەبیت جیاوازی نێوانیان یەک پرۆتۆن بیت هەرچەندە دەبی ئاگاداری بارگەکانیش بیت هەندەزار دەداتێ بۆ نمونە جیاوازی نێوانیان یەک پرۆتۆنە بەس بارگەکەی سەری بە غەڵەت دانایە وەکو لێرە وەکو پرسیار دامان نایە لە ئیمتیحانی وزاری هایتەوە ئێستا تەمەشا دەکەین دەرێ کام لەم زووتانەی خوارەوە هاوڵ زووتن OH HTO موجب مامۆستا OH و HTO موجب هاوڵ نینە لۆ لەبەرەوەی جیاوازی نێوانیان دوو پرۆتۆنە ئێستا برین OH و H2O تەواوە OH H2O یعنی ئەوە دوو پرۆتۆنەوە یەکە بەڵام ئێستا لێرەوە یەک پرۆتۆنی هەیە یەک ئێچەوە چەند ئێچەیە سێ ئێچەیە یعنی جیاوازی نێوانیان دەکاتە دوو پرۆتۆنیان دوو H CO3 H2CO3 مامۆستا ئەوە شەونیە برین CO3 لەگە HCO3 سالب تەواوە ئەوەش ناویتە هاوڵ جیاوازی نێوانیان دوو پرۆتۆنە لەوێ پرۆتۆنمان نییە لێرە دوومان هەیە NH2 سالبێک NH4 موجبێک ئەوەش ناویتە هاوڵ دووبارە 4 بە 2 HCO موجب لەگەر H2O بەڵێ مامۆستا ئەو دووە دەبنە چ دەبنە هاوڵ لەبەر ئەوەی جیاوازی نێوانیان چییە جیاوازی نێوانیان یەک پرۆتۆنە ئابزانە لێرە دوو ئێچت هەیە ئەلێرە سێت هەیە سێ کەم دوو دەکاتە چەند یەک ئێش جیاوازی نێوانیان دەبیتە هاوڵ کەواتە وەڵامی ڕاست دەبیتە چ دەبیتە لە قەیدی کەواتەوە ڕێگەشی ئاسانە لۆ ناسینەوەی هاوڵەکان مامۆستاگە جیاوازی نێوانیان یەک پرۆتۆن بوو یەک گەردی لە هایدرۆژین بۆەوە دەبیتە چ دەبیتە هاوڵ ئەو پرسیاری بنەوە هەلە وزاری هایتەوە زۆر پرسیاری لێ هایتەوە ئەمە هەر یەک دوو پرسیارماندانایە کام لەمانە هاوڵ جوود نینە و جارە کام لەمانە هاوڵ جوود نین H2O H سالب مامۆستاوانە هاوڵن ئەوە هاوڵ زووتن لەبەرەوەی جیاوازی نێوانیان یەک پرۆتۆنە HCl Cl موجب مامۆستاوە هاوڵ نییە مامۆستا جیاوازی نێوانیان یەک پرۆتۆنە آخر نابی بنووسێت Cl موجب دەبی بنووسێت چێ Cl سالب ئەگە بنووسین Cl سالب دەبیتە هاوڵ بەس لێرە بارگەکەی سەری بە غەڵەت دایتە تو ئاگادار بە لەوەی غەڵەت نەکەی HCl Cl موجب نەخێر مامۆستا دەیبرین HCl و Cl سالب HCN Cn سالب تەواوە لەبەرەوەی ئێش ڕۆیشتێ بارگەی سالب دروست دەبی کەواتە مامۆستاوەش هاوڵە HSO4 SO4 سالب 2 ئەوەش هاوڵە بزانە سالبیەکە ئێچەکە ڕۆیشتێ بارگەشی تر سالب دروست بەوەش هاوڵە کەواتە وەڵامە ڕاستەکە یان برین وەڵامی پرسیارەکە مامۆستا HCl Cl موجب هاوڵ نییە ئەگە برین HCl Cl سالب ئەوش دەبیتە چ دەبیتە هاوڵ ئەوە بەنسبەت ئەو شێوە پرسیارش کە هەمان بوو لەسەر هاوڵەکان کام لەمانە هاوڵ زووتن ئەوەش لە ئیمتیحانی وزاری هایتەوە پرسیارانە دەری لە ئاوەگیراوەی ترشی گۆگردۆز یعنی H2SO3 یەکێک لەم هاوڵ جووتانەی تێدا نییە لە ئاوەگیراوەی ترشی گۆگردۆز H2SO3 یەکێک لەم هاوڵ جووتانەی تێدا نییە دائیمەن لەوەی وەڵامەکە لە پێش دڕومبی هاوکێشەی بنووسی باشە ترشی گۆگردۆز لە ناو ئاو کالێکی پێ بکەی
چ دروست دەبێتن تەمان ترشەشی دوانە پرۆتۆنیە وەکو لە کەرتی پێشەوە خیندێت یعنی پێویستیت بە دوو هەنگاوە پێویستیت بە دوو هاوکێشەیە لە هەر هەنگاوەک ترشەکە ئێچێک دەبەخشیت ئێچەشی داتە ئاوەکەی یعنی لە هەنگاوی یەکەم بۆ نمونە H2SO3 ئەگەر هاوکێشەکە لە بە چاومان بی زیاتر لۆمان ڕوون دەبی دائیمەن ئەو پرسیارانە کە لۆ دێتەوە ئەگەر لە وەڵامەکەی تەئکید نەبووی هاوکێشەی بنووسە ئەمزانە H2SO3 ئاوە گیراوە یعنی ئەوە کردمە ناو ئاو H2O ترشەکی لاوازەوە بە دوو تیرە نووسیمان گوتمان لەبەرەوەی دوو ئێچی تێدای بە دوو هەنگاو ڕوودا لە هەر هەنگاوەک ئێچێک دەڕات دەبیتە چ مامۆستا H3O موجب زائدەن HSO3 سالب 1 لەبەرەوەی ئێشمان مای دیسان کالێک دەکاتەوە HSO3 سالب 1 زائدەن H2O لاوازە بە دوو تیرە دەینووسین ئێچەکەی تر دەڕوات دێتە ئێرە دەبیتە H3O موجب زائدەن SO3 سالب 2 کەواتە ئاوەگیراوەی ترشی گۆگردس چی تێدایە مامۆستا ئەو دوای تێدایە هاوڵن ئەو دەرێت کام لەم هاوڵ جووتانەی تێدا نییە H3O موجب H2O ئەوە تێیدا بوو H2O موجب ئەوە لە هاوکێشەکە هەیتمان H2SO3 HSO3 ئەوە هەیتمان بزانە ئەو دووە شاوڵن تێدایە کەواتە ئەوەشی تێدایە HSO3 سالب 2 ئەوەشی تێدایە بەڵام چی تێدا نییە مامۆستا OH سالب لەگەر H2O تێدا نییە کەواتە ئاوەگیراوی ترشی گۆگردۆس ئەو سێ هاوڵەی تێدایە H2O موجب H2SO3 HSO3 سالب 1 SO3 سالب لەگەر HSO3 سالب 1 ئەو سێی تێدایە بەڵام OH سالب لەگەر H2O تێدا نییە ئەو پرسیارانەی بنەوە نووسیتمان وەکو پرسیارەکانی پێشەوەیە ترش و تفت لەگەر هاوڵەکان ئەوە لۆتمان دیاری کردیە لە دوای تەماشاکەی ئەوە بە هەمان شێوە پێناسەی پرۆتۆن بەخش یعنی ترشەکەم لۆ دیاریکە پرۆتۆن وەرگر یعنی تفتەکە دیاریکە هاوڵەکانمان لۆ دیاری بکە وانەمانەوە وەڵام دایتەوە وەڵامەکانمان لە بنی نووسیە مامۆستاوە ترشە کەواتەوە دەبیتە هاوڵ تفت مامۆستا ئەوە تفتە کەواتەوە دەبیتە هاوڵ ترش ئەوە دیاریمان کردیە لێرە و پرسیارانە وەکو پرسیاری سەرەیە دوای بە خۆت تەمەشای بکە وەکو وازب لە خۆت حەلی بکە ئەگەر لە پرسیار برێت هاوڵ تفتی مادەیەک دیاری بکەواتە مادەکە چییە مادەکە ترشە ترشش گوتمان چ دەکا پرۆتۆن دەبەخشیتەنا و پرسیارانەمان نووسیە لەسەر ئەو شێوەش گرنگە لە ئیمتیحان پرسیاری لێ هاتیتەوە وەکو تێبینی کە دەری هاوڵ تفتی مادەیەک دیاری بکە هاوڵ تفتی مادەیەک گوتمان یعنی مادەکە ترشە ترشیش یەک پرۆتۆنی لێک کەم بکەوە یەکسەر دەبیتە چ دەبیتە هاوڵ تفت پرسیار هاوڵ تفتی ئەم مادانە دیار بکە H2SO3 سالب 1 NH4 موجب H2O H2SO3 طبعا ئەو بارگەی نییە و بارگە لێرە دروست بووە بارگەی نییە هەر H2SO3 ترشی گۆگردۆزە ئاوەڵتەفتەکەی چییە کە دەری ئاوەڵتەفتی H2SO3 گوتمان یعنی ئەو مادەیە چییە ئەو مادە لە ئەسڵ ترشە یەک ئێچی لێ کەمکەوە ناقص ئێشەچی بکە یەکسەر دەبیتە چ دەبیتە هاوڵتەفت ئەو جە بارگەی لۆ دروست دەبیتە HSO3 سالب 1 لەبەرەوەی پرۆتۆنی بەخشیە بارگەی سالب دێتن ئەگە ئەو پرۆتۆنەش بەخشی سالبەشی تر دەبیتە چ دەبیتە سالب 2 دەری ئاوەڵتەفتی ئەو مادەیە چیە دووبارە گوتمان یعنی مادەکەمان ترشە ناقص ئێشەچی بکە دەبیتە چ مامۆستا NH4 موجبە کە پرۆتۆنێک دەڕوا بارگە موجبەکەی سەری نابینێن دەبیتە چ دەبیتە NH3 ئاگادار بەغەڵەت نەکەی بچی بنووسی NH3 سالب 1 نە بەخۆی بارگەکەی موجبیەکە ئەگەر سالبیەکیش بێ موجبیەک و سالبیەکەکە نامینێ دەبیتە چ دەبیتە NH3 لە بنەوە پرسیارە چتری تێدایی ئاوەکە دەرێ بۆ نمونە ئاوەڵتەفتی H2O چییە گوتمان کە دەری ئاوەڵتەفتی H2O چییە یعنی H2O بەخۆی چییە ترشە H2O بەخۆی ترشە کەواتە مامۆستا ئەو مادەیە دووبارە گوتمان ترشە ناقص ئێچەچی بکە ئاوەڵتەفتەکەی دەبیتە چ دەبیتە OH سالب کەواتە ئەو پرسیارانە لەسەر چ بوو ئەگەر لە پرسیار پێمان برێ ئاوەڵتەفتی مادەیەک یعنی مادەکە لە ئەسڵ ترشە ئێچەچی لێکەم دەکەینەوە دەبیتە چ دەبیتە هاوڵتەفت چونکە دەمانگۆ هاوڵتەفت بێناسەکەی وایە بریتێ لە ترشی ژانی ئێچەک دەبەخشت ئەو پرسیارە هە لەسەر شێوەی سەرێ لە ئیمتیحانی وزاری هایتەوە دەری هاوڵتەفتی H2PO4 سالب 1 دەبێتە چ ئاوەڵتەفتی H2PO4 سالب 1 دەبیتە چ کە دەری H2PO4 سالب 1 گوتمان واتە ئەو مادەیە یعنی ترش یەک ئێچی لێ کەمکەوە دەبیتە هاوڵتەفت
یعنی دەبیتە HPO4 HPO4 سالب 2 بەخۆی سالبیەکە کە ئێشتر دەڕواتن بارگەچی تری سالب لەسەری دروست دەبیتن ئەوە پرسیارانە لەسەر چ بوو لەسەر هاوڵتفت ئەگەر لە پرسیار پێمانبری هاوڵتفتی مادەیەک چییە تێبینی بنەوە ئەوجارە ئەگە پێمانبری هاوڵترشی مادەیەک چییە یعنی ئەو مادەیە چییە ئەو مادەیە واتە تفتە ئەو مادە تفتە تفتیش چ دەکات پرۆتۆن وەردەگرێت یعنی کە پێ دەری هاوڵترشی مادەیەک دیاری بکەواتە مادەکە تفتە ئێچەچیلۆ زیاد بکە یەکسەر دەبیتە چ دەبیتە هاوڵترش ئەو پرسیارانەی بنەوە لەسەر ئەو بابەت هەیە پرسیارانەمان هەیە دەری ئاوەڵترشی ئەو مادانەی خوارەوە دیار بکە ئاوەڵترشی ئەو مادانەی خوارەوە دیار بکە H2O ئاوەڵترشەکەی چییە گوتمان کە دەری ئاوەڵترشی H2O چییە یعنی ئەو مادە واتە تفتە تفتیش پرۆتۆن وەردەگری زایدەن ئێچەچی بکە دەبیتە چ مامۆستا H3O موجب H3O موجب ئاوەڵترشی ئەو مادەی چییە دووبارە گوتمان یعنی ئەو مادەیە دەبیتە چ دەبیتە تفت دەبیتە تفت ئێچەچیلۆ زیاد بکە زائیدەن ئێچەچی بکە دەبیتە چ H2SO4 لەبەرەوەی ئێچە کاتیە کەواتە بارگەچی سالب نامینێ سالب یەک H2SO4 سالب یەک بەخۆی سالب دووە لەبەرەوەی ئێچەکمان لۆ زیاد کرد بارگە سالبەکە لە سالب دوی دەبیتە چ دەبیتە سالب یەک دووبارە لە بنەوەکو پرسیار هایتەوە دەری هاوڵترشی H2PO4 چییە ئاوەڵترشی H2PO4 سالب یەک چییە مامۆستا یعنی ئەو مادەیە تفتە زانەوە غەڵەت ناکەی تفتە لەبەرەوەی تفتە دەبی چ بکەین ئێچی لۆ زیاد بکەین چونکە تفت ئێ وەردەگری کەواتە وەڵامەکەی دەبیتە چ دەبیتە H3PO4 H هات بارگە سالبەکەشی چی لێ دێ بارگە سالبەکەی سەری نامینێت هەمان پرسیاری نووسێدەری لەم کالێکەدا هاوڵترشی ئایۆنی سرکات چییە هاوڵترشی ئەو مادەی چییە کە دەری هاوڵترشی ئەو مادەیە چییە یعنی ئەو مادەیە گوتمان واتە تفت زائیدەن ئێچەچی بکە لەبەرەوەی سال بەدامیان ئێچی وەردەگری دەبیتە CH3COH وەڵامەکەی دەبیتە چ دەبیتە لقیبی ئەوە بەنسبەت ئەو پرسیارانە کە هەممان بوو لەسەر چ لەسەر هاوڵترش هەروە هاوڵتفت کە هەمانە ئەو پرسیاری تر مەزموعە پرسیارەشی ترماندانە لە بنەوە پرسیارانە شەر شێوەی سەرەیە پرسیاری ڕێبەری سەنگاندنە دەرێت لە جووتی هاوڵ ترش تفت ترش بە شێوەیەکی گشتی ئەمەی هەیە مە بەسمانەوەی هاوڵترش لەگە تفتەکەی فەرقی چییە هاوڵترش لەگە ترشەکەی فەرقی چییە مامۆستا هاوڵترش واتە پرۆتۆنێکی زیاترە لە تفتەکە هاوڵترشی تفت یعنی چ یعنی پرۆتۆنێکی زیاترە ئێستا بۆ نمونە NH3 مانەوی NH3 مادەچی تفتە بیکەینە هاوڵترش گوتمان زایدەن ئێچەچی بکە دەبیتە چ دەبیتە NH4 موجب کەواتە هاوڵترش یعنی پرۆتۆنێکی زیاترە لە چ لە تفتەکە دووبارە دەرێ لەم کالێکە ئاوەڵتفتی HClO3 ئەمەیە کە دەری ئاوەڵتفت یعنی گوتمان ئەو مادە واتە ترشە ناقص ئێچەچی بکە دەبیتە چ دەبیتە ئاوەڵتفت کەواتە دەبیتە ClO3 چ ClO3 سالبێ ئەوە بەنسبەت ئەو پرسیارانە کە هەمان بوو لەسەر چ لەسەر هاوڵترش هەروە هاوڵ تفت بابەتەکی ترمان هەیە ئیشەڵات لە دەرسەکانی داهاتوو دێنە سەری ئەویش هێزی ترش لەگەر هاوڵەکەی هێزی تفت لەگەر هاوڵەکەی بە هیوای سوودوەرگرتن.